ڕوانیم لە دەرزی قاپیەوە ناونیشانی نوێترین کتێبی دکتۆر ئەحمەدی مەلا نووسەر و وەرگێڕی کەرکووکی تاراوگەنشینە. ئەمڕۆ یەکێتی نووسەرانی کورد لقی کەرکووک بە ئامادەبوونی نووسەر کۆڕێکی بۆ ناساندنی کتێبەکە ڕێکخست. لە کۆڕەکەدا نووسەر باسی لە شیعری کلاسیکی کوردی و تایبەتمەندیەکانی شیعری شێخ ڕەزا کرد و تشتی خستە سەر جیاوازی فەزای شیعری و زمان و نیوەگەرەکانی شێخ ڕەزا لە چوارچێوەی شیعری حوجرەدا. لێکۆڵینەوەیەکی ئەدەبیە بۆ هەڵسەنگاندنێکی نوێ سەبارەت بە سەرهەڵدانی شێخ ڕەزا. شێخ ڕەزا لە نیوەی یەکەمی سەدەی 19 لەدایک دەبێ، تەواوی بەشی دووەمی سەدەی 19دا گیر دەکا، لە سەرەتای سەدەی 20م کۆچی دوایی دەکا. شاعرێکی تازەیە، زمان بە نەوعێکی تر دەبینێ، زمان دەکاتە تیغ، واقعی کۆمەڵایەتی و سیاسی پێلەت دەکا. شعری شێخ ڕەزا جیابوونەوەیەکی بەدیار و ڕوونە سەبارەت بە شعری پێشخۆی کە بە شعری حوجرە ناوزە دەکرێت، هەندێک جار بە شعری کلاسیکیش ناوی دەهێنرێ. لەبەرەوەی شێخ ڕەزا سەنتەری شعری حوجرە تێک دەشتێنێ، لە سنتەری شعری حوجرەدا لای نالی، لای مەحوی، لای سالم، لای کوردی دوولبەر دەکەوێتە ئەو سنتەرەوە. شێخ ڕەزا ئەم سنتەرە تێک دەشتێنێ. لە ناودانی سنتەر خۆی لە خۆیدا سەرهەڵدانی واقعە، سەرهەڵدانی شارە، سەرهەڵدانی چەمکی کۆمەڵایەتی و سیاسیە. بۆیە شعر بەکار دەهێنێ بۆ ئەوەی کە دەسەڵاتی ئەو سەردەمەی پێ ورد و خاش بکە.